حەماتە عەبدوڵڵا جێگیری یەکەمی ئیکێتی بەڵێندەرانی کوردستان لقی سلێمانی جەنابێ ڕاستەوخۆ لێرە میوانن. مامۆستا سڵاوت لێبێ ئێوارە باش سوپاس کە لەگەڵ ئێمەی دەمەوێت لە دۆخی بەڵێندەرانەوە دەست پێ بکەین. ڕێژێکی زۆر پارەتان لای حکوومەتی هەرێمی کوردستانە. دەتوانین بە دیاریکراوی پێمان بڵێ ئەو ڕێژەیە چەندێکە؟ ئەو ڕێژەیە کە لای حکوومەتی هەرێمی کوردستانە بە تقریبی نزیکەی 300 ملیارد دینارە بێت. هی پرۆژەکان کە تا ئێستا خەرج نەکراوە بۆ پرۆژەکان. و لە بانکەکانە ماوەتانە و حکوومەت وەکو شتێک پارەکەی ڕاگرتو و خەرجی ناکات بۆمان. لە هەمان کاتە ئەو پێشینانی کە خەرج کراوە بۆ پرۆژەکان تعهود لە کۆمپانیەکان سەنراوە کە بە هیچ شێوەیەک بۆیانێت جوڵە بە پارەکانیان بکەن لە بانکە کامەش بۆتە هۆی کارەساتێکی گەورە بۆ بەڕێوەچوونی پرۆژەکان. باشە مامۆساگەر ئەو پارەیەتان بۆ بگەڕێنرێتەوە چی ئێوە دەتوانن چی پێ بکەن یاخود دەتوانن چ پرۆژێکی پێ جێبەجێ بکەن چی بەسەر دۆخی بەڵێندەراندا دەهێنێت؟ تەوان ئەو پارەیە بگەڕێتەوانێ خۆشیەکەکێتە ناو بەڵێندەرانە و پرۆژەکانە بژێتەوە پێی هەلی کار زۆرە بێت شاری پێ ئاوەدا نەکرێتەوانێ ئەگەر پارەکان بگەڕێتەوانێ. ئێستا بەڵێندەرەکان و کۆمپانیەکان دەستەوەژنۆ دانیشتون بێ ئیش و بێکار و بێ ڕەسیت. باشە مامۆستا لە ئێستادا ئێوە چیتان کردو بۆ ئەوە هیچ لینکێکتان هەیە لەگەڵ حکومات هیچ کۆبوونەوەیەک هیچ بەدەمەوچوونێکی دۆخەکەتان کردو بۆی بزانن حکومەت چیتان پێ ئەڵێ بۆی کە بتوانن ئەو ڕێژەپارێ ئەگەر لە ڕابردوودا باسیەوەتان کرد هیچ نا لە 105تان بۆ بگەڕێنێتەوە ئەم بابەتە بەکوێ گەیشت؟ ئەو ئێمە زۆر داوامان کردو لە ئەنجومەنی وەزیران و لە حکوومەت کەوا کار ئاسانێ بۆ بەڵێندەران بکە یان پارەمان بۆ خەرج بکات یان کێشەکانمان بۆ چارەسەر بکات بەڵام پێچەوانەوانێ کێشەی بەڵێندەران زۆر زیاتر کراوە لە دروستکردنی ڕۆتینات بووی هەم وەکو باج و کاروباری کۆمەڵایەتی و کۆمەڵی ڕسوماتی کە و بگرە شتیکە کە ئەبێ بە پارەی نەقت ئەمانە هەمووی دەفع بکرێت لە هەمان کاتە ئەو کۆمپانیا و بەڵێندەرانەی کە بانیانەکەن بۆ پێدانی ئەو پارەیە ئامادەن کە چەکی بانقی خۆیان بەنە دەست ئەو لایەنی پەیوەندیدارە ئەوان بە هیچ جۆرێک قوبولی ناکەن ئەڵێ و چەکە ناخوات لە هەمان کاتە حکوومەت خۆی چەکیشی بەتاڵیشیەوە بە مقاول لێرە بەڵێندەرەکە دەستەوەژنۆ دانیشتو و چاوەڕێین ڕەحمی خوایە. باش مامۆستا دڵنیام سەرنجت لەسەر گرافیکەکە هەبوو بینیمان کە زیاتر لە 800 پرۆژە لە شاری سلێمانی ڕاگیراوە کە پرۆژەکان تایبەتن بۆ خزمەتکردنی خەڵک و تۆش باسی ئەواکی 300 ملیارد دینار لای حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر ئێوە ئەو 300 ملیارد دینارە وەربگرنەوەکو بەڵێندەران دەتوانن چی بەسەر ئەو ڕێژەیە یاخود ئەو ڕێژەی پرۆژەی کە ڕاگیراوە بهێنن دەتوانن چەندێک لەو پرۆژانە جێبەجێ بکەن کە تایبەتە و یاخود دەتوانین ئەو شێوازە باسی بکەین ئەو پرۆژانن کە بنەڕەتین کە خزمەت بە هاوڵاتیانی شاری سلێمانیەکە. بەڵێ خۆی هەر ئەم پرۆژانە کە ڕاگیراوە جۆرە پرۆژەی کەمانەی ناوچە جیاجیاکان دەوری 206 پرۆژەیە با باسێکی ئەوەش بکەین هەر پێوتر پەترۆدۆلار هەتا ئێستا پارەکانیان ڕاگیراوە و لە هیچ شتێکە ئەژماری بۆ ناکرێت یعنی باز ناکرێت اینجا ئەو پارەیە ئەگەر بێت و بگەڕێتەوە ئەو پرۆژە خزمەت گوزارانە ئێمە بۆ نمونە چەندەها بینای قوتابخانەمان هەیە لە سلێمانی و لە شار و شارۆچکەکان ئەو بینای قوتابخانانە ئەگەر تەواو بکرێت کێشەی مەکتەبمان نامێنێت لەو شوێنانە لە هەمان کاتە یەکەی نیشتە جێبوونمان هەیە وەکوانەی کەڵەوانان لە چەمچەماڵ لە کەلات لە پێنجوێن لە ئەڵەبجا ئەوەی سلێمانی کە ئێمە ئاگامان لێت مجموعەیە کۆمپانیان تیاتی سا 5 ماوە سا 10 ماوە یعنی سا 5 هیچ پارێکی ئەو تۆی ناوێت ئەگەر بێت و حکوومەت بۆی خەرج بکات بتوانین ئەو پرۆژانە تەواو بکرێ هەم چارەسەری کێشەی کرێ نیشنە نیژەکە لەوانە ئەتوانن دابەشی بکەن یان یەکەکانی زرگوێز و سیتەکمان هەیە ئەوەش پارەی بۆ خەرج ناکرێ ئەو یەکانە لێوان ماوەتەوانێ ئێمانەوەی ئەو یەکانە چەند ساڵە بەو شێوەیە بێنتەوانێ ئەم بینایە کۆنە بێت داچێر ئەبێت سەر لە هەوڵەوە دەست پێ بکەیتەوانێ بنیاتی بنیتەوانێ
بەهۆی نەبوونی خرجنەکردنی پارەکە وەگەی بێت و پارەکە خرجکرێ ئەم پرۆژانە هەمووی ئەکەوێتەوە کار وەکو باسمان کە هەلی کار زۆرە بێت گەنجان بێکار نابن یعنی بژانەوەیەک لە شارەکە حرەکەیەک دروست ئەبێت بەڵام بەداخەوە هەمی ڕاگیراوە چ لە خزمە گوزاری وەکو بینای تەندروستی یان ڕێگاوبان ڕێگەی کەلار سلێمانیمانەیە ڕێگەی مەرگ ناوە برێ ئەوە چەند ڕێگە بەسەر ئەوە دروستکە لە شارەکانیکە ئەمە ئێمە هەروە ماوەتەوە خۆی کەس خۆی ناکە بە خاوەنی یان چاقڕن سلێمانی بە هەمان شێوە. باشە مامۆستا هەست بە جیاوازی لە نێوان پرۆژەکانی پارێزگای سلێمانی و پارێزگەکانی دیکە دەکەی هەستەکەی بۆ نمونە ئەو پرۆژانی کە لە پارێزگاکانی دیکەی ڕێمی کوردستاندا جێبەجێ دەکرێت لێرە نەک جێبەجێ ناگرێت بکرە ڕاژگیراوە. بەڵێ ئێمە یعنی وەکو تێڕوانینی خۆمان و پەیوەندیکردمان لەگەڵ دەقەکانی بەڵێندەرانی هەولێریش و دۆچی شاکە قسەمان لەگەڵا کردوون بۆ بوونی ئەم کێشەیە زۆر یعنی ئەوان سوورنین لەسەر شتەکە ئێمەش لەوە کەوتوینتە شکەوە لەوە ئەچێت ئەوان وەزعیان لە ئێمە باشتر بێ ینی پارەیان بۆ خەرچکرێ بۆ ئێمە خەرج نەکەی وە چەند ڕێگە بەسەر ئەو ڕێگایی کەلار و چاقڕنا تەواو بوو ئەو ڕێگەی ئێمە هەروە ماوەتەوە سەیمەترێکەمانەیە لە هەمان کاتە هەروە سێنراوە مان لەوە ئەچێت جیاوازیەک بکرێ. بەڵێ مامۆستا سوپاس بۆ سانیارەکانە سوپاس کە لە سمیان بووی زۆر سوپاس بۆ حەمات عەبدوڵڵا جێگیری یەکەمیەتی بەڵێندەرانی کوردستان لە قەی سلێمانی کە جەنابێن ڕاستەوخۆ بۆم گەشتی هەواڵ لەگەڵێم بوون.